هەفتەیەکی پڕ لە داهێنانی نوێی تەکنۆلۆژی دەستی پێکرد و منیش ئاڵلقەیەکی نوێی پرۆگرامی زەتێکشۆ گەڕامەوە وڵاتان سڵاتان لەبێت و من داوەرم بەخێر بێنەوە بۆ ئاڵلقەیەکی نوێی پرۆگرامی زەتێکشۆ ئەمە هەفتەیەش هاوشێفتەکانی پێشوو زۆر بە خێرایی سەیری کۆمەڵێک پێشهاتی تەکنۆلۆژیەکەین لەگەڵیشی سەیری دوو ئەپلیکیشنەکەین پاشان گفتوگۆیەکی تایبەت بە بواری هەڵبژاردننی بەشە کۆمپیوتەریەکان لەلایەن خوێندکارانی پۆلی دوانزەوە باسەکەین کە بابەتێکی زۆر گرنگە ئەگەر تۆ یەکێکی لەوانەی تازە خوێندکاری پۆلی دوانزە تاوا کردەوە ئەتەوێت چیتە بەشێکی تەکنۆلۆژی گفتوگۆیەکی تایبەت ئەەکەین بۆی باشتر بزانی چ بەشێکی تەکنۆلۆژی بە خۆت هەڵبژێری هاوشێوەڵقەکانی پێشوو ئەمەوێ بە خێرایی و بە زمانێکی ئاسان باسی ئەم هەموو گەڕانکاریانتان بۆ بکەم جا لەگەڵم من لاڵقەیم جارێ پرۆگرامی تەکشۆ. لە پاشەوەی کە تۆری کۆمەڵایەتی ترێز لەلایەن مارک زەکەربەرگی گەورە میلیاردێری ئەمریکیەوە دانراو تەنزێک و ڕخنەیەکی زۆری لێگیرە لەلایەن گەورە میلیاردێری خاوەنی تویتەر کە ئێستا بە ئێکس ناو دەبرێت ئیلۆن مەسک گفتوگۆیەکی تەنزئامێز لەسەر هەردوو تۆڕە کۆمەڵایەتەکە دروست بووەوەی کە بڕیار وایە مارک زەکەربێک کە خاوەنی ئەپلیکیشنی فرێتە لەگەڵ ئیلۆن مەسک کە خاوەنی ئەپلیکیشنی ئێکسە لەناو یاریداوەتە لەناو حەلبەیەکی یاریدا یاریێکی بۆکسنگ بکەن بۆ ئەوەی کە بێت بە دەرخەری ئەوەی کە کام لەم دوو ئەپلیکیشنانە گەورەیە لەسەرتاوە بە شێوازی تەنزئامێز لەسەر هەردوو پلاتفۆرمەکە ئەم دوو ملیاردێرە بە بەردەوامی تویت و نووسین و پۆستیان دەکرد لەسەرەوەی کە ئەم جەنگە بکەن بۆ ئەوەی دەری بخەن کە کامیان بەهێزترە لە جیهانی واقعیشدا بەڵام ئەوە دەرکەوتکەوە وا دیارە ئەمە هەمووی تەنزە و هیچ ڕاستەقینەیەک لە ئارادانیە لە پاشەوەی کە هەفتەی پێشوو ئیلۆن مەسک لە تویتێکدا کە دەنووسێ ئیز نات سیریەس واتە مارک زەکەربێرگ جددی نییە لەوەی کە ئێمە بەڕاستی شەڕێک بکەین و دەرەکەوێت کە کۆتایی هاتوو بۆ گفتوگۆی لە نێوان ئەو دوو تۆڕە کۆمەڵایەتی هەیە لە ڕاستیدا ئەم جەنگە جەنگێکی دەستەوێخە نیە بەڵکو جەنگێکی بەناو کێبڕکەی نێوان هەردوو ئەپلیکیشنی فرێدز و ئێکسە کە پێشتر بە تویتەر ناو دەبرا بۆ پێیکەوە زۆربەی توێژەراوان بە تایبەتی ئیلۆن مەسک خاوەنی ئێکس ئاماژە بۆ دەدات کە بیرۆکەی ئەپلیکیشنی فرێدز کە ئێستا 100 ملیۆن بەکارهێنەری هەیە کۆپی کراوی ئەپلیکیشنی تویتەرە کە ئێستا بە ئێکس ناوە برێت ئەپلیکیشنی فرێدز لە ماوە هەفتەیەک دەتوانین 100 ملیۆن بەکارهێنەر لە ئەپلیکیشنی تویتەر بۆ خۆی ڕابکێشوت سەرنجێکی زۆری لەسەرە بەڵام بەم دواییانەوە دەردەکەوێتکەوە لە دوای 26 مانگی پێشووە دابەزینێکی بەرچاوی زۆر گەورە لە ئەپلیکیشنی فرێدزدا هەیە و ئەم گفتوگۆیەش واتە ئەم ناوهێنانەی مارک زەکەربێرگ بۆ ئەم شەڕە یەکێکە لە بیانوەکان بۆ ئەوی چاوێکی زیاتر لەسەر ئەپلیکیشنەکە بهێڵێتەوە. پێدەچێت بازاڕی کێبڕکێکردنی ئۆتۆمبیلە کارەباییەکان پێشکەوتن بدات بەو کۆمپانیانی کە تازە هاتوونەتە ئەو بوارە لەبری ئەوەی لە بەرژەوەندی ئەو کۆمپانیانت بێ کە پێشتر و ماوەیەکی زۆر زیاتر لە پیشەسازی دروستکردنی ئۆتۆمبیلدا بوون. ئەم هەفتەیە BBC راپۆرتێکی بڵاو کردەوە کە کۆمپانیایەکی ڤێتنامی بەناوی ڤێنفاست پێشبینی دەکرێت بەهای پشکەکانی زیاتر بێت لە کۆمپانیای فۆرد و جەنەرال مۆتۆرس. ئەمە لە کاتێکدا کەوا ڤێنفاست کۆمپانیایەکی زۆر نوێیە و فۆرد و جەنەرال مۆتۆرزیش دوو کۆمپانیای زۆر کۆنی بواری ئۆتۆمبیلەکانن بەڵام بەو پێیکە ڤێنفاست بەردەوام خەریکی داهێنان نوێگەری ئەکات کۆمپانیەکانی هاوشێوەی فۆرد و جەنەرال مۆتۆرز ناتوانن بۆ خێراییە گەشە بکەن. لە ئێستادا کێبڕکەیەکی زۆر هەیە لە پشکی بەهای کۆمپانیەکانی بواری ئۆتۆمبیل کە خەڵکی دەوێت سەرمایە گوزاری لە پشکەکاندا بکات. ئەمەش دەرخەری ئەو ڕاستیە کە بەم زوانە ئۆتۆمبیلی کارەبایی ئەبێتە واقعەیەکی جێبەجێکراو لە ژیانی هەموو کەسدا و چیدی کە ئۆتۆمبیلی بنزین سوتەمەنیەکان ڕەواجیان نامێنێت و ئۆتۆمبیلە کارەباییەکان جێگیان پێدەکرێتەوە. ڤێنفاست لە ئێستادا بە 85 میلیارد دلار بەها خەمڵێنراوە لە کاتێکدا فۆرد تەنها 48 میلیارد دلار و جەنەرال مۆتۆرس تەنها 64 میلیارد دلار خەمڵێنراوە.
لە پاش چەندین ڕخنە و گلەیی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەگشتی بە تایبەتی تر لە تۆڕی X کە پێشتر بە تویتر ناو دەبرا لەسەر ئەوەی کە خەڵکی دەتوانن هەژماری فیک بە ناوی خەڵکی ترە و دروست بکەن پێ دەچێت کۆمپانیاکە خەریکی نوێکردنەوەی سیستەمەکانی بێت بە شێوازێکەوە هەموو کەس ناچار بکات لە ڕێگەی ئایدنتیفیکیشن کاردێکەوەواتە لە ڕێگەی ناسنامەیەکەوە وجودیەتی خۆی بسەلمێنێ بۆ ئەوی هەژمارەکەی بەردەوام بێت جا بۆی ئەم قسەتان بۆ سادە و ساکار بکەمەوە بەپێی ئەم پێشبینی کە دەکرێت ئیلۆن ماسک بڕیاری داوەکەوە توێژینەوە لەسەر ئەم پرۆتۆتایپە بکرێتە لەسەر ئەم نمونەیە بکرێ بۆ ئەوەی ئەگەر تۆ هەژماری X یان تویترت هەیە ئەتەوێ هەژمارەکەت بپارێزی پێویست دەکات لە ڕێگەی پەیوەندیکردن بە کۆمپانیای Xەوە ناسنامەیەکی خۆت ئاماژە پێ بدەی بۆ ئەوەی کەسایەتی خۆت بسەلمێنی بۆی هەژمارەکەت بەردەوام بێت ئەم ڕێکارەتوندا لەلایەن کۆمپانیەکانی سوشال میدیا و بە تایبەتی تر X لەسەر ئەوە دەگیرێتە بەرکەوە خەڵکی نەتوانێت بە ناوی یەکترەوە جارێکی دیکە هەژمار دروست بکات ئەمە لە کاتێکدا بلو ڤریفیکیشن واتە سەحەشینەکە پێشتر بەکاردەهات بۆ ئەوەی بسەلمێنێکە تۆ خاوەنیەوە ژمارە بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی کە بلو ڤریفیکیشن یان بلوتێک یان سەحەشینەکە کراوە بە بۆندێکی بازرگانی و هەموو کەس دەتوانێت وەری بگرێت چی دیکە و کاریگەری نەما و کۆمپانیەکان بە دوای سەلماندنی ناسنامەیی دەگەڕێن بۆ بەکارهێنەرەکان. یەکێک لە سیستەمە کارپێکردنەکان کە لەسەر مۆبایلە زیرەکەکان و سعات و کاتژمێرە زیرەکان هەیە کە کۆمپانیای گوگل پێشڕەویەکەت پێوترێ وێر OS وێر واتە وشەکە وشە لە زمانی نزیاتە شتێک بتوانانی لەبەری بکەی OS واتە ئۆپەرێتینگ سیستم ئەم سیستەمە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ سیستەمی ئەندروید هەیە واتە ئەگەر بچی کاتژمێرێکی زیرەکی گوگل بکڕی وێر OS واتە ئۆپەرێتینگ سیستم ئەو سیستەمی کارپێکردنی لەسەر کاتژمێرەکە هەیە ڕاستە خۆ پەیوەندێکی زۆر باش لەگەڵ مۆبایلەکەتدا دروست دەکات کابڕێکی زۆر تایبەتمەندیت پێ دەبەخشێت بەڵام بەهۆی حاڵەتێکی سکیوریتی و ئەمنیە و کۆمپانیای گوگل ئاماژە بۆ دەداتکەوە تایبەتمەندی گوگل ئەسیستنت لەسەر کاتژمێرە زیرەکەکان لەسەر ئۆپەرێتینگ سیستمی وێر OS نایڵێت گوگل ئەسیستان بریتە لەو تەکنۆلۆژیایی کە بەژیری دەستکرد کار دەکات و هاوشێوەی سیری لە ڕێی گفتوگۆوە قسەی لەگەڵ دەکەی بەڵام پێدەچێت کە بەهۆی ئەو توێژینەوەی کە کۆمپانیاکە کردوێتی بۆی دەرکەوتووەکەەوە هەگەر مۆبایلەکەت لە شوێنێک بێت و ساعتەکەن لە شوێنە بێت لە ڕێگەی پەیوەندیکردن لە ڕێگەی کاتژمێرەکەتەوە ڕەنگە زانیاری ناومۆبایلەکانیشت دزەی پێ بکرێت بۆیە پێوترێت داونگرێت واتە دابەزاندنی ئاستی ئۆپەرێتینگ سیستمی وێر OS پێشبینی دەکرێت لەسەر وەشانی وێر OS 2. ئەم هەواڵە تایبەتە بە گەیمەران تا ڕادێکی زۆر نەتەنها گەیمەران بەڵکو کەسانی کە بە دوای پرۆسسینگ پاوەرێکی بەهێز لە گرافیک کاردەکان ئەگەڕن کۆمپانیای نڤیدیا ڕێگەیاندکەوە زنجیرەی 5,000 لە وەشانی RTX گرافیک کاردەکانی ڕادەگەێنێت ئەمە لە کاتێکدا کە بازاڕەکانی کوردستان پڕە لەو کۆمپیوتەرانی کە RTX وەشانی سیش پێکن واتە C50 C60 C70 بە تایبەت C60 زۆر بەناوبانگە لە بازاڕەکانی کوردستاندا بەڵام هێشتا ماوەیەکی زۆر بەسەر وەشانی زنجیری 4000ەکاندا تێنە پڕیوە NVIDIA ڕاگەیاند کە وەشانی 5000 ڕادەگەێنێت وەشانی 5000 لە گرافیک کاردەکانی NVIDIA واتە RTX 5000 تر دەگونجێت وەشانی دواتریشی هەبێت توانایەکی زۆر بەهێزی گەیمینگ دەبەخشێت بە کۆمپیوتەریەکان و بەشێکی زۆر گرنگە لە GPU هەروەکو چۆن CPU هەیەواتە Central Processing Unit GPU واتە Graphic Processing Unit کەوا دەکات هێز و توانای کۆمپیوتەریەکان زیاد بێت ئەوەی کەوا پێشبینی دەکرێت گرافیک کاردەکانی 5000 زیاتر بۆ ئەو کەسانە گونجاوکەکان لە گەشەپێدان بە یاریەکان دەکەن واتە نەک خۆیان یاریەکان دەکەن بەڵکو یاریەکان گەشە پێدەدان بۆی گرافیک کاردێکی زۆر بەهێژانە بێت و لەگەڵ ئەوەشدا توانای ڕێندەرینگ
بۆ کەسانی کە کاری ڤیددیۆگرافی و 3D و بەرهمێنانی وێنەی کۆمپیوتەری CGI کۆمپیوتەر جەنەرەیتد ئیمێجز دەکەن سوودێکی زۆری دەبێت بەڵام لەبەرەوەی هێشتا زۆر نرخەکانی ڕانەگەێنراوە بەڵام لە مانگی داهاتوودا وەشانەکانی 5,000 RTX دەکەوێتە بازاڕەکانی جیهانەوە. کۆمپانیای لەنۆڤۆ یەکێک لەو کۆمپانیانی کەوا لە دروستکردنی کۆمپیوتەردا کار دەکات و یەکێک لەو بەرهەمانەش کە کاری پێ دەکات واتە ناوە لەجەند کە لە بواری گەیمینگدایە ئەم لەجەندە لە خۆیدا بریتە لە وەشانێکی کۆمپانیاکە بۆ گەشەدان بۆ کۆمپیوتەر بۆ ئامرانی کەوا بۆ گەیمینگ بەکاردێت لەم هەفتەیەدا لە ڕێگەی وێنەیەکی دزە پێکراوە کۆمپانیا لەنۆڤۆ ئامێرێکی نوێی بە ناوی ستیم دێک واتە یەکێک لەو ئامێرە نوێیانەیە کە کۆمپانیاکە ڕایگەیاندووە کە بریتە لە ئامێرێکی سربەخۆ تایبەت تەنها بە بواری گەیمینگ و یاریکردن کە لەسەر مێزدا دەنرێت و قەبارەی شاشەکەی قەبارێکی زۆر گەورەی نییە ئەوەی کاماژەی پێدەدرێت لە نێوان 8 بۆ 10 ئینجدایە بە شێوازی تەچسکرین وایە بەڵام لەبەرەوەی کۆنتترۆلەری هەیەواتە دەستکی هەیە دەتوانرێت کە ئێستا وێنەکەشی دەبینن دەتوانێت کەوا گەیمی پێ بکرێت ئەم ئامێرە ئەزمونێکی جیاوازی کۆمپانیا لێنۆڤۆیە بۆ پێی کە لێنۆڤۆ پێشتر لە وەشانی لەجندا کە دەیەوێتە بە گەیمینگ لاپتۆپ و کۆمپیوتەری دروست کردو بەڵام ئەم جار ئامێرێکی سربەخۆی ببواری گەیمینگ دروست کردو کۆنتترۆلی تایبەت بەخۆشی. ژیری دەستکرد ئێستا لە هەموو شوێنێکی دنیای دیجیتال و ئەلکترۆنیاتدا هەیەواتە هەر خزمەت گوزاریەک وەردەگری ژیری دەستکردی تێکەڵ کراوە هێزێکی نوێی پێبەخشراوە یەکێک لەو لایەنانەی کە خەڵکێکی زۆر بە زۆرێک لە جۆرەکان دەیانەوێت بزانن کە داهاتوو چۆن دەبێت زۆربەی جار لە ژیری دەستکرد ئەم پرسیارانە دەکەنەوە پرسیاری تایبەت بە داهاتوو دەکەن بۆی بتوانن خەیاڵێکیان هەبێت لەسەر داهاتوو ئارکیتێکتێک واتە ئەندازیارێک لە ڕێگەی پرسیارکردن لە ژیری دەستکردەوە پرسیار دەکات کە ئاخۆ باڵەخانەکان لا داهاتوودا چیان لێدێ هەرکو لە وێنەکەی دەیبینن ئەمە بریتە لە پیشاندانی ژیری دەستکرد بۆ داهاتووی باڵەخانەکان کە لە ڕێگەی توانای کۆمپیوتەریەوە پێشبینی کردو ئەویش وەک ئەبینن کە باڵەخانەکان باڵەخانەی گەورن و زۆر تێکەڵن بە دنیای سەوزایی واتە بە تەواوی قەدی باڵەخانەکاندا سەوزایی و ڕۆکەکان بوونیان هەیە ژیری دەستکرد بریتە لەو تەکنۆلۆژیایی کە هەڵدەستێت بە شیکاریکردن بۆ بڕێکی زۆر لە داتاکانی دنیای ئینتەرنێت و خۆی هەڵدەستێت بە پێشبینیکردن یاخود پێشنیارکردنی مۆدلێکی دیاری کراوە. دووبارە بەخێرێنەوە لە بڕگەی سەرکردنی ئەپلیکیشنەکان بەیەکەوە سەیری دوو ئەپلیکیشنەکەین کە زۆر گونجاون بۆ کاری دیزاین ژیانی ڕۆژانەی تۆ زۆر ئاسانەکەن لە کاتێکە کە بەکاری بین ئەپلیکیشنیەکەمیان پێوترێت سناپسید ئەپلیکیشنێکی فەرمی کۆمپانیای گوگڵە کە بەکارهێنرێ بۆ فۆتۆ ئەدیتینگ واتە دەستکاریکردنی وێنە تایبەتمەندیەکانی وێنە ڕووناکیەکەی ڕەنگەکانی زیادکردنی سێبەرەکان زۆر بەسوودرا بەیەکەوە سەیری بکەین من ئێستا لەبەرەوەی سیستمی کارپێکردنی ئەندرویدم پێە
ئەچمە سەر پلی ستۆر بەڵام لەسەر iOSیش بەردەستە کە تۆ ئەتوانی داونلۆدی بکەیت ئێستا ئەلێرە ئەنووسم سناپ سید بەم شێوەیە وەکە بینن کە ئەپلیکیشنەکە هێنراوە زێر لە 100 ملیۆن داونلۆدی هەیە و ڕیتنگی 4.3 هەیە لە پێ دواتە ڕیتنگێکی زۆر باشی وەختێکی زۆر داونلۆدی کردووە و لاموشی باشترەوەی بێ بەرامبەر تۆش دەتوانانی داونلۆدی بکەیت ئێستا ئەپلیکیشنەکە ئینستۆڵەکەین هەروەکو باسم کرد فەرمی ئەپلیکیشنە بە فەرمی هی گوگڵە و تایبەتمەندی زۆر تایبەت و ناوازەی تێدای پێوەست بە دەستکاریکردنی وێنەوە قەبارەی ئەپلیکیشنەکە 25 مگابایتە کەمێک چاوەڕێکین تا ئەپلیکیشنەکە داونلۆد بێ لە پاشەوەی کە ئەپلیکیشنەکەمان داونلۆد کرد ئێستا من ئەچمەنە ئەپلیکیشنەکە وەکو باسمان کرد ئەپلیکیشنە تایبەتە بە بواری دەستکاریکردنی وێنە فۆتۆ ئەدەتین من ئێستا لێرە ئەڵەوەکەم واتە ڕێگە ئەدەم کە سیستەمەکە بتوانێت لە وێنەکان وەرگری هەر کام لەو وێنانە دیاری ئەەکەم لە چەندین تایبەتمەندی وردەکاری زۆر هەیە بۆی کە بتوانانی وێنەکان ئەدەت بکەیت لە دیاریکردنی تەمپلیت و کەلەرینگ و ڕەنگی تایبەتی جیاوازی زۆر ناوازە لەگەڵ ئەوەشدا توڵی تایبەتی تێدایە واتەگەر پریسێتەکان ئەوانەی کە خۆی تیا ئامادە کراوە هێشتا سوودی نییە بۆ تۆ کە هەرچەنە پریسێتی زۆر بێزن خۆ جارێکی تر ئەتوانی دەستکاری چەندین وردەکاری لە ڕووناکی لە شادە و لە ڕەنگەکان لە پێگاتەکانی ناوێنەکەدا بکەی وەکو باسمان کرد ئەوەی کە زۆر تایبەتە ئەپلیکیشنە ئەپلیکیشنە بێ بەرامبەر بەردەستە و هیچ پارێکی تێدانیە و تەنها دەتوانێت ئەپلیکیشنەکە داونلۆد بکەیت و ڕێگە بدەیت کە بتوانانی وێنەکانت دەستکاری بکەیت لە بەشی کۆتایشدا بەشی ئەکسپۆرتمان هەیە کە ڕێگەت پێدا بە بەرزترین کواڵەتی وێنەکە ئەکسپۆرت بکەیت و ئەکسپۆرت واتە ناردنە دەرەوەی وێنەکە لە ناو ئەپلیکیشنەکە وێنەکە دەنێرێتەوە دەرەوە بۆ ناو گەلەریەکەی خۆداتە لە پاشەوەی کە گۆڕانکاریەکانەکەی ئەتوانی وێنەکە ئەکسپۆرت بکەیتەوە وەشانێکی دەستکاریکراوی وێنەکە داونلۆد بکەیت سناپسی داونلۆد بکەن و توێش لە یەکێک لە توڵە زۆر کاریگەریەکانی دەستکاریکردنی وێنە ببینن. یەکێکی دیکە لە ئەپلیکیشنە زۆر تایبەتەکان بۆ ڤیددیو یاخود فۆتۆان ڤیددیو ئێدیتینگ بەکارهێنێت کە بۆ دەستکاریکردنی وێنە و ڤیددیوکانە پێوترێ VS Code یەکێکە لە ئەپلیکیشنە زۆر بەناوبانگ و دیارەکان و لە سەرتاسەری هەردوو پلتفۆرمەکانی ئەندروید و iOSدا بەردەستە تەنها لە ستۆری تایبەت ئەپلیکیشنەکان بنووسە VS Code ڕاستەخۆ دەیهێنێ من پێشتر داونلۆدم کردووە کە 100 ملیۆن داونلۆدی هەیە و ڕیتنگی 3.4 هەیە ئەوەی کە زۆر ناوازەیە لەسەر ئەپلیکیشنە وەکو باسم کرد بێ بەرامبەرە و بە فری واتە بە شازێکی بێ بەرامبەر بەردەست دەبێت کاتێک دێنە ناو ئەپلیکیشنەکە ئەلێرە چەندین پریسێتی ناوازە و تایبەتی هەیە و لەگەڵ ئەوەشدا ڕێگەت پێدا بتانی لە چەندین بژاردەی ناوازە هەڵبژێری بۆ ئەوەی کەوا بتانی وێنەکە دەکسپۆرتکەی و ئەتوانی تایبەتمەندی ئەوەشی کە خۆت پریسێتی تایبەت بە خۆت دروست بکەیت لە ناو ئەپلیکیشنەکەدا هەیە و ڕێگەت پێدا کە بتانی ئەکسپۆرتکەی بۆ ناو جارێکی دیکە مۆبایلەکەت هاوشێوەی سناپسی VS Code شێشەکە لەو ئەپلیکیشنانی کە زۆر بە سوودە بە تایبەتی تر بە بواری فۆتۆ ئێدیتینگ و بێ بەرامبەر ئەتوانی داونلۆدی بکەیت بەکاری بێت. لە بڕگەی گفتوگۆی ئەم جارەی ئەڵقەی پرۆگرامی دەتەکشۆ باسی بابەتێک ئەکەین لە ڕاستی ئەڵلقەکانی پێشوو بەرداوین باسی پێشهات و گۆڕانکاری تەکنۆلۆژیەکانمان کردو بەڵام ئەم ئەڵلقەیە بابەتەکەمان کەمێک جیاوازترە لە ناو دنیای تەکنۆلۆژیادایە بەڵام لە واقعێکی لۆکاڵی و ناوخۆیشدا ساڵانە چەندین خوێندکار لە پۆلەکانی 12 ئامادەیی دەردەچن و یان بەرەو قۆناغی ئەوەی کە بەشە زانکۆی و پەیمانگاکان هەڵبژێر مەتایبەتی تریش بەشێکی گرنگ لە زانکۆ پەیمانگەکان بریتێت لە بەشە تەکنۆلۆژیەکان بۆ پێی کە بەم دوایانە خواستێکی زۆریان لەسرە و خەڵکی لە کۆمەڵگادا تاڕاتێکی زۆر لەوە تێگەیشتووە کە گرنگیەک و بەهایەکی زۆر لە پشتی بەشە تەکنۆلۆژیەکانەوەی بۆیە لە شاوێکی زۆر لە خوێنکاران ڕوو لەم بەشانە دەکەن بەلامەوە گرنگ بوو لە ئەڵلقەی جارەی پرۆگرامی دەتێکشۆ گفتوگویە بکەین بۆ ئەوەی هەندێک چەمک ڕوون بکەینەوە هەندێک ئاڵۆزی سادە بکەینەوە هەندێک تێگەیشتنی نوێ بخەینە ڕوو بۆ بەشە زانستی و تەکنۆلۆژیەکان بەتایبەت تا بۆ ئەم باسە میوانێکی تایبەتم هەیە کە خۆشحاڵم میوانداری کاک عەبدولباری کە عەبدولباری خۆی لێرەکە لەگەڵمانە ئەندازیاری کۆمپیوتەرەوە خۆی لە بەشە تەکنۆلۆژیەکاندا کارەکات ئەزمموی کارکردنی هەیە لە چەندین بەشی جیاوازە کاک عەبدولباری بەخێر بێت. زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵم. کاک عەبدولباری حەزەکەم لە سەرەتا بپرسم کە هەمیشە کاتێک باسی بەشە تەکنۆلۆژیەکان دەکرێت سێ بەش زۆر دیارن بەتایبەت کۆمپیوتەر ساینس IT لەگەڵ سۆفتوێر ئینجینێرینگ
حەزەکەم بڵام باسکە جیازی ئەم بەشانە چییە و چ پەیوەندیەکیان بەیەکەوەیە. زۆر سپاس کاک داوەر دەستخۆش بەرنامەکەت لێ دەکەم زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ بتوانین لە ماوەی چەند خولەکێکدا بتوانین ڕوونکردنەوەیەک بدەین بۆ ئەو قوتابی خۆشەویستانەی کە دەیانەوێت لە یەک لەو بەشە تەکنۆلۆژیانە بخوێن. لە ڕاستیدا هەرێک لەو بەشانە لێکتر نزیکن لە هەمان کاتدا جیاوازیان هەیە خاصیەتی تایبەت بەخۆیان هەیە. بۆ نمونە سوفتوێر ئینجینیرینگ ئەگەر باس بکەین ئەندازیاری سوفتوێر بەشێکی گشتگیرە لە هەمان کاتدا زیاتر تەرکیز دەخاتە سەر ئەو بابەتانێک کە پەیوەندیدارە بە سوفتوێر و پەیوەندیدارە بە بەرنامەسازی زمانە کۆمپیوتەرەکان. بەرنامەسازیەکان وەکو چی حەزەکەم ئەوشمان بۆ ڕوونکەیتەوە. بەڵێ ئەو بەرنامەسازیانەی کە دەخوێندرێت لە بەشی سوفتوێر ئەندازیاری سوفتوێر یاخود بڵێن سوفتوێر ئینجینیرینگ لەوانە وەکو باکئند چەند ستاکێکی جیاواز دەخوێندرێەوە وەکو فرۆنت ئەندیش چەند ستاکێکی تر دەخوێندرێت کە بریتە لە HTML و CSS و JavaScript و لە ئێستاە بەشێک لە زانکۆکان فرێمۆرکەکانی ڕیئەکت و Next.js و ئەوانەش دەخوێنن. لە باکئندیشدا بە هەمان شێوە هەندێک لە زانکۆکان تا ئێستا هەر PHP و ئەوانە دەخوێن بەڵام هەندێکیان گۆڕویانە بۆ ستاکەکانی وەکو نۆد و یاخود لاراڤڵ کە فرێمۆرکەکی PHP ئێستا دەخوێندرێت لە هەندێک لە زانکۆکان. ئەمە وەکو سوفتوێر ئینجینیرینگ باسێکی ئایتیشمان بۆ بکە. بەڵێ IT وەکو باسمان کرد کە سوفتوێر ئینجینیرینگ ئەندازیاری سوفتوێر زیاتر تەرکیز و فۆکەس دەخاتە سەر بەرنامەسازیەکانی کۆمپیوتەر یاخود با بڵێن پرۆگرامینگ لانگویجز. بەڵام IT بەشێک دەخوێنێتەوە بەڵام بەو قوڵیە ناچێتە ناوی کە سوفتوێر ئینجینیرینگ یاخود با بڵێن ئەندازیاری سوفتوێر دەچێتە ناوی. لە هەمان کاتدا کۆمەڵێک شتی تریش دەخوێنێ وەکو ئەوی کە پەیوەندیدارە بە تەکنۆلۆژیا بەعام بە IT لەوانەیە ئەندازیاری سوفتوێر زیاتر تەرکیز دەخاتە سەر بەرنامەسازی و چەند لایەنێکی تری وەکو سوفتوێر لایف سایکل کە با بڵێن کوب بتوانی پرۆژێکی سوفتوێر لە سەرەتاوە هەتا کۆتایی ئەنجام بدەیت پێویستت بە چیە بە چ جۆرە با بڵێن پسپۆریەک و سپێشاڵیتیەکە. بەڵام هەرچی ئینفۆرمیشن تەکنۆلۆژی یاخود با بڵێن تەکنۆلۆژیای زانیاریە زیاتر گرنگی بۆەوەی دەدا بۆنونە ئەتو چۆن بتوانی ئەگەر منەظەمەیەکت هەبێ ئۆرگەنایزیشنەکەت هەبێ هەر شوێنەکەت هەبێ کو بتوانی IT ئەو شوێنە بە شێوازێکی ڕاست و دروست بچێ بەڕێوە واتە بێکێشە بێت. ئەوەش پێک دێ لە کۆمەڵک لێ هاتووی سکیل کە پێویستە ئەو کەسە بیزانێت لە بابەتی بەشێک لە نێتۆڕک بەشێک لەوانەیە لە سوفتوێر بەشێک لە شتێکی تر واتە دەتوانین بڵێن بە شێوازێکی گشتی IT یاخود ئینفۆرمیشن تەکنۆلۆژی قسمێکە کە زۆر زۆر شت دەخوێنێ بەڵام لە ئاستێکی دیاریکراو لە ئاستێکی مەحدودی. زۆر باش ئەمەکو ئایتیسە بەشێک تریش کە هەر یەکێکە لە بەشە دیارەکان بێت لە کۆمپیوتەر ساینس ئەویان چی؟ کۆمپیوتەر ساینس زانستی کۆمپیوتەر دەتوانین بڵێن وەکو سوفتوێر ئەندازیاری سوفتوێرە بەڵام زیاتر تیۆرێتیکەڵە یاخود با بڵێن زیاتر تیۆریە وەک لە پراکتیکی ئەندازیاری سوفتوێر ئەندازیاری نەرمەکاڵە زیاتر بە تەواوەتی هەموو بابەتەکان کە بە تیۆریش دەخوێنێ بە پراکتیکیش ئەنجامی دەدا. بەڵام زانستی کۆمپیوتەر زیاتر بابەتەکان لە بازنەی تیۆری دەمێنێتەوە ناچێت بەرە وازنی پراکتیکی. بەدڵنیایە ئێستا ڕەنگە ئەو سێ بەشە سەرەکی کەسە باسمان کرد ئەتوانین بڵین کە چ خوێندکارێک بۆ ئەمانە باشترە ئایا ینی بەوا تایکتر بڵین ئایا زامیەتێکەوەتە بێکەوە بەسترانەوەیەک هەیە لە بینی بابەتەکان دەخوێنێت لەگەڵ ئەم بەشانە دەست خۆش بێ ڕاستیەک بابەت زۆر مهمە لێرە من حەزم لێ ئاماژەی پێ بدەم یەک لەو خاڵانەی کە پێویستە هەموو قوتابێک بیزانێ ئەگەر ئەتوو کەسێکی بۆنمە هەر قوتابێک کە ئێستا گوێ لێمانە کە دەیەوێ ببێ بە پرۆگرام ساز یاخود دەیەوێ ببێ بە ئەندازیاری نێتۆرک و شەبکات یاخود بێ بە هەرێک لەوانە مەرجنیە تەنهایەک بەشی دیاریکرا بۆ نمونە لەوانەیە بە پێ ئەو زانیاری هەمە ساڵی ڕابردوو ئەندازیاری سوفتوێر زیاتر لە 97 وەگەر سەروی 97 بوو لەوانەیە قوتابێک بڵێ من دەرەجەکەی من 85 نازانم ئەوەیە باش ئەگەر من بچمە زانستی کۆمپیوتەر لەو بەشە بێبش دەبم بێگومان نەخێر کاتێک شت هەیە زۆر زۆر گرنگە لە مارکەتی لۆکاڵ یاخود با بڵێن لە کوردستان لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە شارەکانی خۆمان قوتابی کە هەرێک لەو بەشانە تەواوکە دواتر خۆی شارەزا بکاتن لە یەک لەو بابەتانەکەوەکو باسمان کرد بەرنامەسازی بێت چە ئەندازیاری گەیاندن و نێتۆرک بێ یاخود هەتا بابەتی دیزاین و ئەوانش هەرێک لەو شانە خۆی شارەزاکە دەتوانێت وەربگیرێ ڕاستە بەشێکیان دەڵێن پێویستە بەکالیۆسەکی هەبی لە یەک لەو بوارانە دەنووسێت کۆمپیوتەر ریلیتد فیلد فۆر ئەگزامپڵ یان لۆ نمونە دەڵێ یەک لە بابەتەکانی یەک بەکالیۆسەکی هەبێت لە یەکێک لە ئەو فڵدانی کە پەیوەندی بە IT یان خود کۆمپیوتەرەوە بەڵام لەسرت با بڵێن لەسرت واجب ناکاتن کە ئەتوو پێویستە ئیلا ئەندازیاری سوفتوێری بیان ئیلا ئیلا زانستی کۆمپیوتەر تاوا کرد ڕاستە حەز دەکەم لێستا ئەوەش بپرسم کە ئەی ئەگەر کاتێک خوێندکارێکە چێتە زانکۆ
تێگەشتنی چۆنە بۆ زانکۆواتە ئینگلیس قسێکی لە ئەکسپکتیشن واتە پێشبینیەکانی چۆن بێ بۆ بەشە تەکنۆلۆژیەکە. بەڵێ یەکشت هەیە ئەمە دەبی هەمومان بزانین شێوازی ئەکادمیک لە هەموو دنیا باڵێ ئەکادمیک ستایلی ئەکادمی ستایلەکی سلۆوە واتە لە سەرخۆیە واتە ئەتو ئەگەر دەچی 4 ساڵ دەخوین لە زانکۆ ناتوانانی لە هیچ لە بابەتەکان ببی بە کەسێکی با بڵێن بە تەواوی ئەکسپرت یاخود ببی بە کەسێکی خەبیر لەو بوارە بەڵکو زانکۆ تەنها ڕێپیشاندەرێکە شتێکت فێر دەکا بۆ نمونە لە بەرنامەسازی کۆمپیوتەر شتێکت فێر دەکا لە ئەندازیاری نێتۆرک و گەیاندن شتێکت فێر دەکا لە بابەتی ئایتی بەعام بەڵام لە هیچ کام لەوانە ناتکە بە خەبیر تۆ دەبێت ئەوە بزانی چاوەڕێ ئەوە نەکەی کە دوای ئەوەی زانکۆ تەواو کرد تۆ لە هەموو شتێکە یاخود لە بابەتێکە تا مستوای خەبیر ڕۆیشتی دەبێت ئەو چاوەڕوانیەت هەبێت لە زانکۆ کە ناوەندێکە کۆمەڵک مامۆستای زیرەک و باشی لەیە کە فێرت دەکەن بەڵام تەنها بنچینەك و فاوندیشنەکرد لەوە دروست دەکەن لەوانەیە کاک داوەر جەنابەت زانکۆ تاو کردی ئەمە تاوام کردیە زۆر شتمان خوێن بۆ لە بابەتی زیرەکی دەستکرد ئای لە بابەتی سوفتوێر لە بابەتی بەرنامەسازی نێتۆرک لە هەرێک لەوانە شتێک فێر بووین بەڵام دوای زانکۆ خۆمان هەڵمان بژار کامیانمان حەز لێ و زیاتر لەوە خۆمان فێر دەکەین و زیاتر دەچینە پێش بەوە حەز دەکەم بپرسم کە لایەنە تەکنیکیەکان ئەوە دیارە حەز دەکەم باسی سوفت سکیل واتە ئەو لایەنانە بکەین کە پێویستەکە هەو تا بە لایەنە تەکنیکیەکان ئەوانش باش بێت چ لە سوفت سکیلێک پێویستەکە بخوێنرێ دیراسە بکرێت ڕاستی وەکو کەسێک کە دەوێت کە زانکۆی تاو کرد کەسێک بێت کە بتوانی ئیشێکی باشی هەبێ لە هەمان کادا پسپۆڕیەکی ناجح و سەرکەوتی هەبێ چەند شتێک پێویست ڕێک لەوانە زمان زۆر گرنگە زمانی عربی ئینگلیزی زۆر بە باشی بزانی لەبەرەوەی ئەو زانستێکە ئەمە ڕۆژانە مطالعی دەکەین دەخوێنینەوە بەڕاستی پێویستمان بە زمانی ئینگلیزیە بەشێک لە لەوانەیە لە لێهاتوویەکان بە عربی هەیە بەڵام زۆرتر بە ئینگلیزی هەیە لێ زۆر پێویستە ئەو خوێندکارە هەتا لەو سەر ساڵێک کە کولی دەخوێنی تەنها تەرکیز نەخاتە سەرەوەی با لە دەرسەکان ناجح بووم تۆ پێویستە کە زانکۆ تەواو دەکەی کە ئینگلیزی و عربی بزانی بەڕاستی شتێکی زەحمەتیش نییە ئێستا سەرچاوە زۆرە شت زۆرە یعنی هەر دەتوانین لە مۆبایلەکەتەوە زۆر ڕێگا هەیە ئەو یەک لەوانە دووەم شت کە پێویستە خوێندکار تا زانکۆ تەواو دەکات دەبێ بزانێتن کە ئایا حەزی خۆی بدۆزێتەوە لە 4 ساڵەیە بەڕاستی ینی تاقیکەوە بەڕاستی ئەم زۆر دەر بە برادەکان دەڵم کاک داوەر بە خوێندکارەکان دەڵم زۆر ئاساییە بڕۆ ماوەیەک خەریکی بۆ نمونە فرۆنت ئێند بە ماوەی خەریکی باک ئێند بە ماوەیەک خەریکی ئەندازیاری نێتۆرک بە لەگەڵ خەڵک قسە بکە ئاسایی ئەگەر لە کاتی زانکۆیە بتوانانی بە خۆبەخشیش کار بکەی ڕێگەیەک بدۆزیتەوە لەوەیە تۆ خۆت بدۆزیتەوە کەواتە تۆ زمان فێر بووی خۆت دۆزیەوە لە چبوارێک باشی دواتر هەندێک سۆفت سکڵی تر هەیە وەکو بابەتی چۆنیەتی ئەنجامدانی مقابلە یاخود بڵێن چاوپێکەوتنی کار و هەروەها نووسینی سیڤ و ئەوانە دوای ئەو تیمۆرک چۆن بتوانانی لە تیمێکی سەرکەوتودا تۆ زۆر بە باشی ئیشکەی چۆن بتوانانی ئەتوو کە پرۆژێک دەکرێت هەر کەسە سکۆپێکی تایبەت بەخۆی هەیە واتە تۆ فرۆم ئەی بۆ نمونە فرۆم ئەی تو سی ئیتوە چۆن بتوانانی ئیشەکەی خۆت زۆر بە باشی بکەی و دواتر تەسلیم بە ئەو تیم مێمبەرەی تر بکەی یاخود ئەو ئەندامەی تر بدەیت کە ئیشەکە تەواو دەکاتن بەڕاستی کۆتا پرسیار کە پێویست بەمەوە بیکەمیش دوای تەخڕوجە دوای دەرچوون لە زانکۆ لەلایەن خەڵکی وە دەزانن ڕۆندەی زانکۆی تەواو کرد ئیتر ڕاستە خۆ ئیشێکی زۆر باشی لە بەردەمایە و تاو بەڵام ڕاستی هەندێک توانایی هەندێک کار لەسەر خۆکردن هەیە باسێکی ئەوشمان بۆ بکە ڕاستە ڕاستی ئەگەر بگەڕێنەوە لە تەکنیکال سکیلەکان دەمێ تەرکیزێکی باش بخەمە سەرەوەی یەکەم شت دەمێ ئەوت پێ بڵێم کە ئەتوو زانکۆی دەخینی ئەو 4 ساڵی دوای زانکۆ چەند ڕێگەی زۆر لە بەردەمە یاخود با بڵێن تۆکو کەسێکی ئازادی لەوانەیە بەشێک لە خوێندکارەکان حەز بکەن لە بازنەی ئەکادمی بمێنێنەوە و دەچن دوای ماستەر دەخوێن و دەبنەوە بە مامۆستای زانکۆ دەست دەکەن بە ئەنجامدانی ڕیسێرچ و توێژینەوە و هەروەها پێگەیانی چەند قوتابیەکی تر بۆ خزمەت بە کۆمەلگا ئەوە ڕێگەیەک لە ڕێگەکان ڕێگەیشی ترمان هەیە چەند قوتابیەک وەکو گوتمان لە ماوەی 4 ساڵدا بوارەکەی خۆیان دۆزیوەتەوە بۆ نمونە ئەگەر قوتابیەک توانی بیتی بوارەکەی خۆی دۆزی بێتەوە لە ئەندازیاری نێتۆرک دەچێت سەیر دەکات بزانین چ شتێک پێویستە هەندێک لە بڕوانامەی تەکنیکەڵمان هەیە بۆ نمونە CCNA CCNP CCIE دەچی بە دوای ئەوانە دەکەوی و سەبر دەخوێنێ توانای ئەوەی دەبیتن کە ئەو بڕوانامانە بەدەست بێنێ دوای ئەو بڕوانامانەی بەدەستێنە دەتوانانی ئیشی زۆر باش لە کۆمپانی زۆر باشی لۆ کەڵ و نێودەوڵەتیش بدۆزێتەوە پاشەوەی بۆ نمونە لەوانەیە قوتابیەکی تر هەبی بە شێوازەکی تر یاخود با بڵێن حەزی بە شتێکی ترە کە خۆی بدۆزێتەوە تێیدا کار لەسەر ئەوە دەکات ڕاستی کەواتە ئێستا من ئەوەی کە هیشتم لە پێش چوونە زانکۆ کاتی چوونە زانکۆ دوای چوونە زانکۆش پێویستەکە جوهد و ماندووبوونەکان وڵەکان هەر بەردەوام بێت هۆکارەکە شێوەیە کە دنیای تەکنۆلۆژیا دنیاکە زۆر بە خێرایی دەگۆڕێ
پێویستە ئەخۆیان بگونجێنە لەگەڵی. بالضبط کاک داوەر یعنی یەک لەو ئەمە هەموو جارێکە لە ناو ئەو هاوڕێیانم کە بێکۆین باز دەکەین دەڵێن یعنی ئەگەر ئەتو چەند مانگە ینی ئەپ تو دیت نەبی یاخود با بڵێن ئاگات لێ نەبی کە دنیای تەکنۆلۆژی بەرەو چ دەڕوە لەوانەیە ئەتو هەندێک دەرەوە مالێدە ئیش لەسەر شتێک دەکەین هەز دەکەین شتێکی نوێتر هاتیەوە خەڵک بەرەوە دەڕوە یعنی بەڕاستی ئەگەر ئەتو بڕیاردا لە بەشێک لە بەش تەکنۆلۆژیەکان بخینی دەبی بە تەواوی حەزی خۆت بخێ سەر ئەو بارێک کە هەڵی دەبژێری لەوەی بەرداوم ئەپ تو دیت بی ڕۆژانە بخوێنیەوە لەسەری بەڕاست دەستەکان خۆش زۆر زۆر سپاس ئەم گفتوگوی کە منیتان برتی بوو لە باسکردنێکی سەرەتایی و تا ڕادەیە گشتگیریش لەسەرەوەی کە ئەگەر بڕیارڕێ لە بەشە زانکۆیی پەیوەست بە تەکنۆلۆژیەکان بەشە تەکنۆلۆژیەکان بخوێنی پێویستەکە تێگەیشتێکی ڕاست و دروستت هەبێ زۆر زۆر سپاس کاک عەبدولباری کە لەگەڵمان بووی زۆر خۆشحاڵم کاک داوەر سپاس بۆ تۆش زۆر سپاس بۆ ئێوەش. لەگەڵ باسکردنی هەندێک لە داهێنا نوێنەکانی هاوشێوەی وێر ئۆپەرێتینگ سیستەمی دوو زنجیرەی 5,000 لە گرافیک کاردەکانی ئینڤیدیا و باسکردنی بەرهەمێکی گەیمینگی کۆمپانیای لێنڤۆ و گفتوگۆکردن لەسەر بەشە تەکنۆلۆژی و زانستی و کۆمپیوتەریەکان لە زانکۆ هاتمە باسکردنی کۆتاییەنان بە بڕگە بابەتەکانی هەڵقەی جاری پرۆگرامی دەتێکشەوەکو هەمیشە مەبەستمانەکەەوە ئێوە دانەبڕێن لە ئاگاداربوون لەو هەموو گۆڕانکاری و داهێنان و پێشهاتنوێت تەکنۆلۆژیانی کە لە جیهاندا ڕوودەدات چاوتان لەسەر ئەڵلقەکانی دیکەی پرۆگرامی دەتێک شۆبێ و هەفتانە ئێمە نایڵینکەوە ئێوە زانیاری تەکنۆلۆژیتان کەم بکات و بەردەوام لەگەڵ ئێمە ئێوە شتێ بگەن کە چی لە جیهانی تەکنۆلۆژیادا دەگوزارێت زۆر سپاسکە لە ماڵکەش لەگەڵم بوون خواتان لەگەڵ.